عليكم. بخير بين سرسام. روزا بخير بين. أمسا بخير بين. سرسام بخير بين. بخير بين. فرمون. ماندون أبن. شكر هواكش فينك الحمد لله. خوشحالم لخدمتي يوم. وبيم خوش هم ديدارا ليرة لقلات لهولير رخرة. ما ضمني كومالك أو ديداراني ديكن لقال هاولاتيان لمشاركاني كردستان وأوي لنزيكا وقامان ليكتر بي بيم خوش بو هم ديدارا شرك بخري لقال ليوي برزو خوشويز بو أوي لسر هندي لو بابتاني تایبەت مندن بە ژیانی هاوڵاتیانەوە بە بارودۆخی ئێستا و هەنووکەی هەرێمی کوردستان و ناوچەکەوە زیاتر دیدارێکی ڕاشکا و زۆر نزیکەوە هەبێ لەگەڵ یەکتر و ئەوەی بزانین ئەگەر ئێوە پرسیارتان هەبێ ئێمە وەڵام دەینەوە یا ئەگەر تێبینیەکتان هەبێ لەسەر ئەدای حکوومەت پێم خۆشە زۆر بە ڕاشکاوی وەڵامی هەموو خوشک و برایەک بدەمەوە. من نامەوێ خۆم بچم بابەتەکان تەحدید کەم و بچمە ناو ئەو خاڵانەی کە دەمەوێت قسەی لەسەر بکەم چونکە لە زۆر شوێن قسەی پێویستمان کردووە ئەم جارە دەمەوێ من زیاتر گوێ لە ئێوە بگرم و ئێوە ئەگەر دەتانەوێت بە تێبینی یان بە پرسیار هەر شتێکتان دەوێت قسەی لەسەر بکەین من ئەو وەختە لە خزمەتیەوە دەبم و لە کاتی وەڵامدانەوە لەوانەیە جەخ لە هەندێک ئەو خاڵانەش بکەین کە پێم وایە گرنگە ئێستا بۆ هاوڵاتیان و بە تایبەتی دانیشتوانی پارێزگای هەولێر ناوشاری هەولێر دەوروبەری هەولێر بۆیە قسەی پێویستی لەسەر بکەین. ئەوەی گرنگە دروستکردنیە و پەیوەندیە بینی هاوڵاتی و بینی دەسەڵات و لەو ماوەیە کە ئێمە لە حکوومەت بووینەوە خەریکە بەرەو کۆتایی تەمەنیا و کابینە دەڕۆین هیوادارم خوێندنەوەیەکی درستی بارودۆخەکەمان هەبوو بێت و بزانین لەکوێ ئێمە توانیمانە ئەرکەکانمان بەجێبێنی لەکوێ ئەگەر نوقسانی هەبووە هۆکارەکانی چی بوون تا چەند هاوڵاتی ڕازیە و تێبینیەکان چین بۆ ئەوەی ئەدای حکوومەت لە داهاتوودا باشتر بکرێت. هیوادارم ئێمە بتوانین ئەو گفتوگووە لەگەڵ یەکتر بکەین و لە خزمەتی ئێوەی بەڕێز خۆشەویستدا دەبم. جا مەجال بۆ ئێوەیە و بە فەرمون هەر کەسێک پرسیاری هەیە من لە خزمەتتان دەبم. ئێوارەت باش بەخێراتم لێ دەکەم جەنابی سەرۆت. من وەکو هاوڵاتیەکی هەولێر پرسیار دەکەم. من نورهان عیماد بەشیر قوتابی زانکۆم کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا بۆچی هەندێک شتی کێشەی سەرەتاییمان هەیە چارەسەر نەکراوە وەکو کێشەی هاتوچۆ گواستنەوەی هێڵەکانی هاتوچۆ بە حکومی نەکراوە بۆچی تاوەکو ئێستا بۆ شاری هەولێر کە ڕوبەڕووی ئەو کێشەیە دەبتەوە ساڵانە هەستانی ئاو لافاو بۆچی هەتا ئێستا کەمی کێشەی ئاومان هەیە ئەگەر وەڵامێکم بدەیتەوە بۆ مڕم کەیتەوە بۆ شاری هەولێر ڕوون کێەوە زۆر سپاس دەکەم دووبارە بەخێراتم لێ دەکەم. زۆر سپاس. ڕاستە ئەو کێشانە پێشتریش هەبوون و یەکێک لە هۆکارەکان فراوانبوونی خێرای هەولێر و دانیشتوانی هەولێرە خەڵک لە هەموو ناوچەکان ڕوو لە هەولێر دەکەن لەبەرەوەی پایتەختی هەرێمی کوردستانە بەڵام ئێستا بیر لەوە دەکرێتەوە کە بابەتی دروستکردنی هێلی گشتی هاتوچۆ وەکو پاس و ئەوانە کە شتێکی زۆر باش ئێستا ئامادەکرەوە هیوادارم لە ماوەیەکی زوو بکەوێتە کار. هەندێک گەڕێکی ناو خودی شار هەیە کە ئەوانیش گەڕێکی زۆر تەنگ و لەوانەیە زەحمەت بێتەوە بتوانیت هەموو هەولێر وەکو خۆت دەتەوێ بەیەکەوە بەسیتەوە مەجبوریت بە حکمی ئەوەی کە شوێنێکی زۆر کۆنە شوێنێکی زۆر ئەسەریە لەو شوێنانەی مەجال هەیە ئێمە ئەو هێڵانەی تێدا دەخەینە کار بۆ ئەوەی هاوڵاتی بتوانێت لی سوودمەند بێت ئەمە لە ڕووی هاتوچۆیەوە و بیرمان لە شتی تریش کردوتەوە بەڵام ئێستا من نامەیە بچمە ناو وردەکاریەکان چونکە لە
حاڵەتی تاقیکردنەوەیە تاکو ئەنجامەکانی بە دەردەکەوێت ئەو وەختە ئەگەر زانیمان گونجاوە سیستمی تریش هەیە کە پێشکەوتوترە و دەکرێت ئەوەش بۆ هاوڵاتیان بەکار بێت لە ڕووی ئەو و لافاو من بیرمە ساڵی یەکەم دوای وەرگرتنی ئەم پۆستە بینیمان لافاو هەستا و بەداخەوە حتا خەڵکیش گیانی لەدەستدا ئێمە هەر ئەو وەختە کەوتینە ینی هەوڵی جددیماندا بۆ چارەسەرکردنیان بابەتە لەوەی کە ڕێڕەوی ئاو کە دێتنە ناوشار ئەم ڕێڕەوانە بکەینەوە و ئەم شتانەمان کرد دوای ئەوە چەندین جار پارساڵ بۆ نمونە بارانی زۆر زیاتری شات بەڵام ئەم لافاوە دروست نەبوو هەرچەندە لە هەندێک گەڕک لە هەندێک شوێن دیسان هەندێک گرفت دروست بوو بەڵام هیچ کێشەیەکی وای لێ نەکەوتەوە کەواتە کار کراوە بۆ ئەوەی ڕێگری لە هەستانی لافا و یان گەیاندنی زیان بە هاوڵاتی لە شاری هەولێر بگرێت لە لایەکی ترەوە دروستکردنی بەندا و پۆند و دروستکردنی هەندێک لەو ڕێکارانە بۆ ئەوەی لافا و زیاد نەکە نێتە ناوشاری هەولێر ئەمەش دڵنیا بە کە کاریگەری دەبێت لە ڕووی دابینکردنی ئاو بۆ هەولێر ماوەیەکی زۆر بەرنامەی بۆ دانرابوو ینی 12 ساڵ پێش ئێستا کە ڕێژەی ئاو بۆ هەولێر زیاد بکرێت چونکە هەر بۆ زانیاریەوە لە سەرەتای لە زمانی مەلیکەوە یان لە سەرەتای دروستبوونی حکوومەتی عێراق وەکو دەوڵات تا ئێستا تەنیا 13,000 مەتری سێجار ئاو بۆ هەولێر دێ دوای ئەوە هەوڵ درا کە ئەو ڕێژە زیاد بکرێ ئاو بۆ هەموو گەڕەکەەکانی هەولێر داوین بکرێ بەداخەوە ئەو کۆمپانیا وەکو پێویست دیارە کاری ئەسڵان هەر کاری نەکردووە و زیاتر تەرکیز خرایە سەر ئەوەی ئاوی ژێرزەوی بەکاربی کە ئاوی ژێرزەویش وردە دەچتە خوارەوە و بینیمان لە چەندین جاریش چەندین هاوین کێشەی ئاو کەماوی دروست بوو بۆ ئەوەی ئەمە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکرێت ئێمە هاتیم بڕیارێکماندا کە فریاگوزاری خێرا دروست بکرێ بۆ پرۆژەی ئاوی هەولێر و پرۆژەیەکمان چەند مانگێکە دەستی بەکار کردووە 3 شیفت کاری لەسەر دەکرێت 24 ساعت 24 کاتژمێر کاری لەسەر دەکرێت کەواتە کاری 3 ساڵ ئێمە بە تەماین لە ماوەی 18 مانگدا تەواوی کرد و دڵنیام ئینشەڵڵاوە کە تەواو بوو بۆ ماوەی 30 ساڵی تر کێشەی ئاو لە هەولێر نامینی دو پرۆژەشن یەکێکیان ئەوەی فریاگوزاری خێرایە ئەوی تریشیان کە چوومە قۆشتەپە لەوێ دیسان بەشی دووەمی ئەو پرۆژەیەمان دەست پێ کرد کە ئەمە وا دەکا کێشەی ئاو بۆ چەندین ساڵی تر لە هەولێر نەمینێتن ئینشەڵڵا و ئەمە هیوادارم ئەو وەختە جێڕەزەمەندی هەموو هاوڵاتیان ئێمە تەنیا گەیاندنی ئاو نییە بۆ هەولێر بەڵکو دوای ئەوە کە گەشتە شاری هەولێر شەبەکەی دابەشکردنی ئاو بە ناو شاری هەولێریشدا ئەمەش بەشێکە لەو پرۆژەیە کە لەو ماوەیەدا ئینشەڵڵا تەواو دەبێت بەخێراتنی سەرۆک وەزیران ئێستا و داهاتوو دەکەم منشن و عادل شەریف فەرمانبەر لە وەزارەتی پەروەردە سوپاس بۆ دیداری بەڕێزان لەگەڵ چین و توێژ و پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بێجیاوازی پرسیاری من بەڕای جەنابتان داهاتووی کوردستان بەرەو کوێ دەڕوات بە تایبەت لە 5 ساڵی داهاتوو سوپاس من خوشبینم و من وای دەبینم کە کوردستان ئینشەڵڵا سەقامگیری تێیدا بەردەوام دەبێ پێشکەوتن زیاتر دەبێ بژانەوەی ئابووری باشتر دەبێ بە چاککردن و چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ حکوومەتی فدرالی ئێمە زۆر لەو بیانوانەی کە تا ئێستا بە ئێمەیان گرتووە نەمان هێشتووە و ئەوەی ئەم ڕێگریانەی کە هەشن ئەوانەش نەمینن هیوادارم ناوچەکەش زیاتر بەرەو سەقامگیری بڕوە ئەگەر تاکو ناوچەکە سەقامگیر بێ ئێمە دەتوانین لە کەشێکی ئارام و سەقامگیردا زیاتر پێش بکەوین کەواتە ئومێدی من ئەومەیە کە ناوچەکە بەگشتی بەرەو سەقامگیری و ئاشتەوایی بڕوە چکە ئێمە لە کەشی وادا زیاتر پێش دەکەوین اینجا من ئومێدم زۆرە و هیوادارم زۆر لەو بەرنامانەی کە دەستیشمان پێ کردووە ئەنجامەکانیشی لە ماوەیەکی نزیکتردا دەردەکەون لە ماوەی ئەم ساڵانەی داهاتوو کە هەمووشی لە بەرژەوەندی هاوڵاتی خەڵکی کوردستاندایە و ئینشاءڵڵا دەبینین کە وڵاتێکی خۆشتر و
ئەوەدانترمان دەبێت. ئەمن پێشنیارەکەم هەیە و داواکاریەکشم لە بەڕێست هەیە. لە کابینەی داهاتوو ژوورێک یان دەستگایەکی چاودێری دابمەزرێ، چاودێری کە بتوانی بێتە ناو قوڵایی جەماوەر، بێتە ناو خەڵکی هەژار و کەم دەرامەت، بچیتە ناو دەستگا حکومیەکان و دائیرەکان کە بزانێ ئایا کەم و کوڕی و گیر و گرفتەکانی خەڵکەکە چییە، و ئەو فەرمانبەرانش ڕاستەوخۆ سەر بە یان جەنابەت بن یان سەر بە وەزیرەکان بن و نەژ ناسرێن لە ناو خەڵک، لۆی بزان ئێش و ئازار و معناتی خەڵک چییە، هەم لە دایرەکان، هەم لە قوتابخانە حکومیەکان، هەم لە خەستەخانە حکومیەکان، ینی بێن لە تەبەقەی هەژارەوە دەست پێ بکەن. داواکاری دووەمم لە بەڕێزت بەخۆم دوکانم لە تەیراوەیە و خەڵکیش داوای کردیا کە جەنابی سەرۆکچی وەزیران سەردانێکی بازاڕی تەیراوەی بکە، سەردانێکی ئەو گەڕەک بکە کە گەڕەکەکی کۆنی شاری هەولێرە، یعنی مێژووەکی پڕ سەروەری هەیە لە قارەمانانی وڵات و نیشتیمان پەروەر و ڕۆشنبیر و هونەرمەند و مامۆستا و نووسەر. لە تەیراوەی بازارێکی لێیە، بازارێکی گەورەی لێیە کە بەڕاستی بێبەش کرایە لە خزمەت گوزاری. ئەو کاتێکە بازاری گەورە سوتا ئەو بازارە پێی دەرێن کۆڵانی زراریان لە 300-400 دوکان پێک دێ بە چادری سێبەریان دەکرد لە بۆ دوکانەکان، چادرەکانیان هەر کرد. ئەی داوا لە بەڕێستان دەکەم کە لە کاتی سەردانکردنی وەکو دیارەک بفەرمونون کەپرەکی مۆدرن لە بۆ ئەو بازارە دروست بکەن. زۆر زۆر سوپاس دەکەین. زۆر سپاسی پێشنیاری جەنابەت دەکەم. پێگومان پێشنیارێکی باشە، بەڵام جەنابەت وەت داناوە من هەر بەردەوام دەوم، ئەوە من نازان لە سەرەوە دەمێنی ئەگەر دەنگ بدەن و من بەردەوام بووم بەسەر چاو بە تەمای خوا، ئەگەر بەردەوام بووین حتمما لە خزمەت دەبین و پێشنیارەکەش زۆر بەجێە، بۆ داواکاریەکەش حتمما لە بەرچاو دەگرین بزانین کەی گونجاوە ئینشاءالله ئەوەش ئەخەینە بەرنامەی کاری خۆ. من ناتوانم بڵێم کەی، بەڵام لە بەرچاوم دەبێت. من بێست و نەجیم کارمەندی تەندروستیم، پرسیارەکەمەوەیە خەڵکێکی زۆر پێی وایە کە لە کابینەی جەنابەتدا کارەبا و ئاو خزمەتگوزاریە گشتیەکانی تر لەم بارە گرانەی کە هەبوو گران بوونا، هۆکار چیە و چارەسەر چیە؟ زۆر سپاس. بەڵام من نازانم خۆزگار نمونەیەکت داوە مەسەلەن چۆن نرخی کارەبا و ئاو زیادی کردووە، نەناخر با وازح بین چۆن زیادی کردووە، لەکوێ زیاد کراوە، چکە ئەوەی من بزانم نە نرخی ئاو نە نرخی کارەبا لەسەر هاوڵاتی زیاد نەکراوە، ئەمە بەرنامەی حکوومەت نەبووە، بەڵام با وازح بین تۆزێک کارەبا بەداخەوە، بەڵام بەهۆی ئەوەی ئێمە نەمانتوانیوە کارەبای 24 کاتژمێری دروست بکەین، لەبەر ئەوەی پێداویستی خەڵک لە بەکارهێنانی کارەبا زۆر زیاترە لەو بەرهەمەی کە ئێستا لە کوردستان هەیە، ئەویش هۆکاری هەیە. مە هەوڵماندا گاز زیاد بکەین، بەڵام ڕێگیری کرا لە زیادکردنی گاز و ئەوەی ئێمە بتوانین زۆر شوێنی تر بۆ بەرهەمێنانی کارەبا زیاد بکەین کە ڕێژەی کارەبا زیاد دەکرا، بێگومان کارەبای 24 کاتژمێریش بە وڵاتی تەرخان دەکرا. بەڵام لە حاڵاتێکە کە کارەبای 24 کاتژمێری نەبووە، زۆر خەڵک پەنای بردوتە بەر موالیدە و موالیدە نرخی زۆر لە نرخی کارەبای حکوومەت گرانترە. من با بۆ ینی بە نمونە بۆ جەناب بڵێم ئەو نرخەی کە حکوومەت بۆ کارەبا سەرفی دەکە بۆ هاوڵاتی، زۆر ئەو بەشەی کە لە هاوڵاتی وەری دەگرێتەوە یعنی زۆر کەمە، 20% نییە. ئێستا ئێمە سیستەمێکی ترمان دەست پێ کردووە لە دوو گەڕێکی شاری هەولێر کەوتوتە کار، گەڕێکی شادی و گەڕێکی تر کە هاوڵاتی خۆی هیوادە نازانم کەستان خەڵکیە و شوێنەیەیان نە، بەڵام هیوادارم لیان پرسم بزان ئەوان چەند ڕەزامەندن لەسەر ئەم سیستەمە نوێی کە هەیە. ئەمە هەم کارەبای 24 کاتژمێری بۆ هاوڵاتی دابین دەکا، هەم کێشەی دەنگ و بۆن و دووکەڵی موالیدەش کەمتر دەبێت. ئێوارە باش جەنابی سەرۆک، من فاتیمە ڕەسوول، یاردەدەری یاساییم لە نووسینگەی شەقڵاوەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان.
سەرەتا زۆر سپاس لەو دەرفەتێکەوە ڕێگەدا لە نزیکەوە گفتوگۆ بکەین. پرسیارەکەی منی شەر سەبارەت بە دامەزراندنە. بەڕێستان لەو ماوەیە بڕیاری بە گرێبەستکردنی وانە بێجانتان پەسەند کرد. ئایا هیچ پلانێکی لەو شێوە هەیە بۆ بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست؟ عەفوەن بەس پێشنیارێکیشم هەبوو ئەگەر قبوڵی بکەی سپاس دەکەم. وەکو دەبینین بەڕێزت تا ڕۆژە و لە شار و ناوچەیەکی بەردی بناغی پرۆژەی گەورە دادەنەی و خزمەتگوزاری نوێ پێشکەش دەکەی، بەڵام هەتا ئێستا بەشی شەقڵاوی تێدا نەبووە. پێشنیار دەکەم کەوا سەردانی شەقڵاوەش بکەیت چونکە بەڕاستی پێویستی بە پرۆژەی نوێ و خزمەتگوزاری تازە هەیە. زۆر سپاس. زۆر سپاس. لە ساڵی 2013ەوە تاکو ئێستا هەرێمی کوردستان نەیتوانیوە خەڵک دامەزرێنی چونکە بەغدا ڕێگەی نەداوە. بەغدا ڕێگەی نەداوە لەوەی کە ئێمە دامەزراندن بکەین، بەوەی کە هەمیشە بە بڕینی بودجە، وەستاندنی بودجە، نەناردنی موچە ویان کردووە ئەم داهاتەی بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت کە لە خەڵکی نوێ دامەزرێنی. پێشتریش دامەزراندن لەسەر بنەمای زیاتر تەرزیە بووە، یان ململانەی سیاسی حزبەکان ویان کردووە خەڵکێکی زۆر لە کەرتی حکوومەت دامەزرێت. لەسەر دامەزراندن ئەم ساڵ تەنیا لە ماوەی ساڵێک لە ئاستی حکوومەتی فدرالی نزیکەی 1 ملیۆن کەس خەڵک دامەزر، 1 ملیۆن کەس خەڵکیان دامەزر. ئایا لەمە هیچ ڕێژەیان بۆ هەرێمی کوردستان تەرخان کرد؟ نەخێر. و پێش ماوەیەک لێژنەی ئابووری لە حکوومەتی فدرالی سەردانیان کردین، 2 ڕۆژ ئێمە خەریکە گفتوگۆ بووین لەگەڵیان بۆ چارەسەرکردنی کێشە ئابووریەکانی هەرێم. و پێش چەند ڕۆژێکیش لێژنەی دارایی پەرلەمانی عێراقی ئەوانیش هاتن سەردانیان کردن. ئەم بابەتە لەگەڵ ئەوان زۆر بە وردی باس کراوە کە ئێمە پێویستە چۆن حکوومەتی عێراق ماف بەخۆی دەدا، حکوومەتی فدرالی ماف بەخۆی دەدا دامەزراندن کە ئەبێ هەرێمی کوردستانیش لی پێبەش نەبێت. ئێمە خەڵکمان هەیە دەرچووی زانکۆیە، حکوومەت پێویستی بە پسپۆری نوێ هەیە، خەڵک هەیە خانەنشین بووە، پێویستیمان بە تاقەی گەنج هەیە. ئێمە هەندێک خەڵک دامەزرێنین. جا ئێستا ئێمە لەو گفتوگۆیین لەگەڵ حکوومەتی فدرالی چونکە بابەتەکان زۆر چوونەتە نەوردەکاریەکانەوە. و من ئەمەش با بڵێم ئێمە زیاتر لەگەڵ ئەو بیرۆکەیە بووین کە وەکو کیانێکی فدرالی هەرێمی کوردستان دەبووە بودجەی خۆی بۆی دیاری بکرێ و ئەو بودجەیە دواتر پەرلەمانی کوردستانە، حکوومەتی کوردستانە، چاودێری دارایی کوردستانە، ڕێکخراوەکان بە ئەوانە چاودێری چۆنیەتی بەکارهێنان و سەرفکردن و خەرجی داهاتەکان بکەن کە چ دەکرێت. نەک وەزارەتێک لە ئاستی حکوومەتی فدرالیەوە تێکهەڵی وردەکاریەکان بێکە ئەمە لەگەڵ سیستمێکی فدرالی ناگونجێت. بەڵام لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان وایان کرد دەرگایان بۆ بەغدا کردەوە کە ئەوان بێن دەستوەردان لەناو ئەم وردەکاریانەدا بکەن کە بەداخەوە ڕێگریش بوون لە جیاتی ئەوەی یارمەتی دەربن، لە جیاتیەوە یارمەتی مامدەن خەڵک دامەزرێنین، لە جیاتیەوە یارمەتی دەربن موچە سەری مانگ بێ. تەماشاکەن ئێستا ئەو گرفتانە هەمویان هاتوونەتە پێش و ئەوانەی کە هۆکاری ئەم کێشانە بوون ئێستا خۆیان بێدەنگ کردووە و هەروەکو بڵێ ئاگایان لە بابەتەکە نییە و نەباندی و نەبارن. ئێستا هاوڵاتی ئەبێ ئەمەیان بای بیر بێتەوە. بەڵام بۆ دامەزراندن ئێمە لەگەڵ بەغدا لە گفتوگۆ داین بۆی بتوانین ئەو ڕێژانەی کە پێویستن دامەزرێنی تر بێگومان ئەو بابەتی جەنابش باز دەکرد ئەوە نەش دەگرێتەوە. چونکە سەردانی شەقڵاو بکەی ئەو زەماوت لە بیرچن لە شەقڵاوە بەخۆ من زۆر دێمەوێ، بەڵام وە پرۆژەشمان کردووە چۆن نەمان کردووە، بەڵام ئەسەلەنەوەی بەندەوی ئاقوبانە هەرچەندە بەڵام شتی تر هەیە ئینشاءڵڵا دەکەین و حتما زیاترمان بە پرۆژەی نوێ. زۆر سپاس. بێگومان شەقڵاوە شارێکی زۆر خۆشیشە، من ماوەیەکی زۆریش لێی بووم لە کاتی ڕاپەڕین ئمە ماوەیەک لە شەقڵاوە بووین و بەناوبانگیشە لە هەموو شوێنی تری عێراق دێن سەردانی شەقڵاوە دەکەن. بێگومان شایستەی ئەوەیە باشترین خزمەت بکرێ و حتما گرنگیەکی زیاتری پێدەدەین بەسەر چاو. سڵاو لێ بە کاک مەسرۆر، خۆشحاڵ بووم تاتوانی ما بەرام ڕوبەڕوو قسەدان لەگەڵ بکەم. ئەوەی هەم نەمە نازم دەفتە ڕەخنە دەفتە پرسیار دەفتە هەر شتێک پێم خۆشە لێمی وەرگری بابەتی کەرتی پەروەردە و کەرتی خوێندنی باڵە لە کوردستان. یعنی دەتوانم بڵێم بەجددی کاری لەسەر نەکرێت. یعنی ئێستەمە خوێندکارێک 16 ساڵ خوێندومە کە تەخەروز دەکەم لە زانکۆ دێمە دەرەوە شتێک وان نازان
بابەتەکەش لەوانەیە بڵێم من ڕەخنە لە خۆم ئامادەم قوبولی ڕەخنەکە بکەم بەس من نیم ینی کە خەڵک تەخەڕوس دەکا هەلی کار نییە ڕەخنە لە تو نییە ڕەخنە لەوەیە کە من ئەوها پەروەردە نەکراوم ئەوها ینی دەستە شکار نیمە کە لە هەموو شوێنم ببتەوە ینی ئەو شتەکە عامە ینی بۆ دەبیتن هەر کەسێک دینارەش لە من زیاترە بی ڕوو لە کارتی تایبەت بکە بۆ خوێندن هەم لە خوێندنی باڵام لە خوێندنی پەروەردە بە هەموو ئەو کەسانی کە لە من ئاسیداریان باشترە ڕوو دەکەنە شوێنەکانی تر بۆ کارتی تایبەت لە دەروی وڵاتە لێرەیە سەن کۆمەڵێک زان کۆمانەیە کە ئاسیان زۆر بەرزترە حکومیانی کە هەیە ئەو گلەی بێت ینی ئەو گلەی کە دەیکەم لە هەموو ئەو مامۆستا جامیعیانە مامۆستاکانی مەکتەب کە هەتا ئێستا نەیانتوانیوە ڕەخنەیە بگرن لە خودی منهەجی وەزارەت پەروەردە خودی منهەجی خوێندنی باڵا کە بەڕاستی کەسێک دروست ناکەن کە دەستی کاری هەبێ یعنی ئێستا وەک خۆم دوای کۆلێژ هەستاوم خۆم فێر کردو خۆ فێرم بابەتەکان کردووە بۆ بە معاشش دووەرەقەی دەستم بەکار کردو الحەمدولillah ئێستا زۆر ئاستشم زۆر باشە و لە شوێنش زۆر باشم بەس بۆ دەبی ئەو هابی بۆ نابی لە مدەی ئەو 16 ساڵە منەک پەروەردە بکەن کە خەڵک مەمنون بێ بڵێ کارم بۆ بکە زۆر سپاس جارێ سەبارەت بە ئاستی خوێندن پەروەردە یان خوێندنی باڵا پێم وایە شت کراوە بەڵام هەستی شەکەین کە دەکرێت زۆر لەوە باشتر بکرێ بە تایبەتی بەرزکردنی ئاستی خوێندن ئێمە ئێستا مؤسسەیەکمان دامەزراندووە پێش چەند ماوەیەکی زۆر کەم ئەمە ئێستا تەواو بووە بۆ بەرزکردنی کواڵیتی خوێندن لە خوێندنی باڵا بۆ ئاستی هەموو زانکۆکان کە ئێمە چۆن بتوانین ئاستی خوێندن لە کوردستان بۆ ئاستێکی بەرزی نێودەوڵەتی بەرزکەینەوە و ئەم مؤسسەیە ئەم ئینستیتیوتە زیاتر بۆ ئەوەیە کە کواڵیتی زانکۆکانی کۆلیجەکان بەراورد بکە بەو سیستمە نێودەوڵەتیانە و ئێمە بتوانین زیاتر کەرتی خوێندنی باڵا بەرەو پێشەوە بەرین جامە حتمما لەبەرچاو گیراوە چونکە ڕاستە ئێمەش حەزەکەین کە ئاستی خوێندنمان بەرزتر بێ ئاستی زانکۆکانمان لە ئاستی زانکووە هەرە پێشکەوتوەکانی جیهان بن بەڵام جەنابەت باسی شتێکی ترت کرد مەسەلەی کاری پیشەیی مەرج نییە هەر کەسێک بیاوێ لە شوێنێک پیشەیەک ئیشێک بکە ئیلا ئەوێ بچێ بە کەلۆریۆس یانیش ماجستەر یانیش دکتۆرای هەبێ بۆیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەش لەسەر ئەو بابەتە زۆر کارمان کردووە کە چۆن ئێمە بین کاری پیشەیی دروست بکەین حتا لەگەڵ وڵاتانی بیانیش یەکێک لەوانە وڵاتی کووریا قسەمان کردووە کە چۆن یارمەتی ئێمە بدەن کاری پیشەیی لە کوردستان پەرە پێ بدرێت کەواتە یەکێک بیاوێ کارێکی پیشەیی فێربێ مەجبور نەبێ ناچار نەبێ ئیلا ئەبێ شادەی بەرزی زانکۆیەکی ئەبێتە کویش پێ بدرێ و لەوانەیە شارەزاییشی نەبێ لە ئیشەک زۆر ئیش هەیە کە زیاتر بە ئەزمون فێر دەبن ئەبێ لە شوێنێکە فێریان بکەن ئەو خەڵکە بتوانێت سوود وەربگرێ بەڵام سەرەڕای ئەوەش من حەزەکەم دیسان باسیەوە بکەم جەنابەت دەڵێ خۆت ئیشت هەیە و شوێنیشت باشە کەسێک ڕەغبەتی هەبێ خۆی فێرکە ڕەغبەتی هەبێ سەرکەوێ ڕێگە ئەدۆزێتەوە بەڵام حکومەت ئەبێ ئاسان کاری بکە من ناڵێم هەموو شت ئەبێ بۆ هاوڵاتی بەجێ بمێنێ بەڵام یەکێک ڕەغبەتی پێگەیاندنی هەبێ ڕێگە ئەدۆزێتەوە خۆی پێ بگەین حکومەت زۆر سپاس لەوە بەخشینی ئەو دەرفەتە بە ئێمە من پرسیارێکم هەیە سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردن وەگەزانین هەڵبژاردن بە گرنگترین میکانیزمەکانی بەشداری سیاسی دانرێتن بەڵام ئەگەر هاتوو چاو پێداخشانەوە بکەین بە ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردنەکانە هەر لە هەڵبژاردننی خولی یەکەمی پەرلەمانی کوردستانەوە بیگری تا دوایین هەڵبژاردن ئەبینی نزبەکە گۆڕانکاری بەسەرایە واتە کەمە بێتەوە لە کۆتا هەڵبژاردنە ئەبێتە 58.9 واتە 30% کەمتر دەبێتەوە لە چاو ئینتیخاباتی یاخود لە چاو هەڵبژاردننی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان بۆیە دەپرسم ئایا ئەو هۆکارانە کامانن کە کاریگەریان لەسەر کەمبوونەوەی ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان
بێگومان لە هەموو کۆمەڵگەیەک لە هەموو وڵاتێک ڕێژەی بەشداری لە هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی تر جیاوازە مەرج نییە دایم بەرەو کەمبوونەوە بچێت دەکرێت لە هەڵبژاردنێک ڕێژەی بەشداربووان تۆزێک کەمتر بێ بەڵام لە هەڵبژاردننی دوای ئەوە زیاتر بێ وە هیوادارم ئەم هەڵبژاردنە ڕێژەی بەشداربووانی هاوڵاتیان زیاتر ببێت بۆیە ئێمە ناتوانین بە شێوەیەکی گشتی لێکدانەوەی بۆ بکەین کە هۆکارەکان چین بەڵام لەوانەیە هەندێک لە هۆکارەکەنەوە بن هەندێک لە هاوڵاتیان بێئومێد کرابن لەلایەن ڕەوتێکی سیاسیەوە پێیان گوتراوبی کە قسەی هاوڵاتی ناخوا یاخود بەشداریکردن یان بەشداری نەکردن وەکو یەکە من خۆم لەگەڵ ئەو ڕێیە نیم و پێم وایە هەموو هاوڵاتیەک دەنگ و ڕێی زۆر زۆر گرنگە و ئەگەر هاوڵاتی خۆی بەشدار نەبێ لە دەنگدان بەشدار نەبێ لە دیاریکردنی چارەنووسی خۆی ئەو وەختە خەڵکێکی تر لە جێتی ئەم هاوڵاتیە دەنگ دەدا بۆیە من داوام لە هەموو هاوڵاتیەکی خۆشەویستەوەیە بەشداریەکی کارا بکەن بۆ ئەوەی خۆیان بڕیار لەسەر چارەنووسی وڵاتەکەیان بدەن خۆیان بڕیار لە چارەنووسی خۆیان و کەسوکار داهاتوی خۆیان بدەن ڕێژەی بەشداربووان بێگومان کاریگەری دەبێت چونکە من نامەوێت تەنیا ئەو لایەنانەی کە ئاراستە دەکرێن یانیش لایەنێکی حزبین تەنیا ئەوان خۆیان بە بەرپرسیار بزانن بەوەی کە بەشداری لە هەڵبژاردن بکەن چونکە هەر بڕیارێک دەدرێ هەر دەست هەڵاتێک حکوومەت وەردەگرێ بڕیارەکانی تەسیری لەسەر ژیانی هەموو تاکەکەیە لایەنگیری حزبێکی سیاسی بیان لایەنگیر نەبێ بێلایەن بێ هەر کەسێک هەر هاوڵاتیەک بڕیاری هەڵبژاردن کاریگەری لەسەر داهاتووی ژیانی ئەو کەسەش دەبێت بۆیە داوام ئەوەیە کە هەموو لایەک بەشدار بن و دڵنیاش بن دەنگیان کاریگەری هەیە چونکە دەنگیان دیار دەکا کێ لە داهاتوو دەتوانێت حکمڕانی لەم وڵاتەدا بکە سەرۆکی حکوومەت من پێم باشە لە کوردستان ئەو کەسانەی کە دەزڕەنجینن هاوکاری بکرێن بۆ دەرەوە بۆ ئەوەی ئەو خیبرە گەورەیە و زیرەکاتیەی کە لە وڵاتاندا هەیە بیگوازنەوە بۆ کوردستان لە کوردستان کارگەی گەورەی پێدا بندرێتن خەڵک بە تەنها بیر لەوە نەکاتەوە کە من معاشخۆرم خەڵکی کوردستان دەبی هان بدرێتن لە باتی ئەوەی پارەی بدرێتێ پارە پیا بکاتن پارە ئینتاج بکاتن من پێشنیارەکەم ئەوە بوو ئەگەر بکرێتن ئەو فکرە ئەجنەبی و ئەو فکرە پێشکەوتوانەی کە لە دەرێ هەیە بگوازرێتەوە کوردستان زۆر سپاس ئەوەی جەنابەت باز دەکەی بەشێکە لە ئەجەندای کابینەی حکوومەت کە ئێمە لە سەرەتاوە باسی هەمە جۆرکردنی داهات و هەمە چەشنکردنی ئابووری و دروستکردنی ژێرخانێکی بەهێزی ئابووریمان کردووە لە کوردستان ئێمە وەبەرهێنانێکی زۆرمان لە کشتتوکاڵدا کردووە بابەتی گەشت و گوزاری گرنگیەکی زۆرمان پێداوە و لە ڕووی پیشەسازیش گرنگیمان پێداوە نییە نەکراو بێت بەڵام لەوانەیە لە ئاستی پێویستدان نەبێت ڕاست لە ئاستی پێویستدان نییەویش هۆکاری هەیە هۆکارەکەی ئەوەیە کە لەو ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردوو چەندین جار بودجەی هەرێم وەستێنرا لەلایەن حکوومەتی فدرالیەوە جوولەی ئابووری لەسەر ئاستی جیهان و لە ناوچەکە و بە تایبەتی لە هەرێمی کوردستان کێشەی تێکەوت نەخۆشی کۆڕۆنا بۆ 2 ساڵ کێشەیەکی سەرەکی بووە کە نەیهێشتووە لە زۆر ڕواوە جوولەی ئابووری بڵێم بەرەو پێشەوە بچێت سەرەڕای ئەوەش ئێمە هەوڵێکی جددیمانداوە بۆ ئەوەی پەیوەندیەکی باشتر لە بینی کەرتی گشتی و کەرتی تایبەت دروستکەین و زۆر لەو پرۆژانەی کە ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان بەردەوام بوون سەرەڕای ئەوەی کە دژایەتیەکی زۆری حکوومەت کرا کە پەکی بکەوێ نەتوانێت پرۆژەکان جێبەجێ بکە بەڵام لەسەر ئەرکی کەرتی تایبەت پرۆژەکان بەردەوام بوون و ئەم پەیوەندیە تەندروستیەی کە دروست کرا متمانەیەکی باشتریشی دروست کرد
بینی کەرتی تایبەت و کەرتی گشتی بینی حکوومەت و بینی هاوڵاتی کە ئەنجامەکانیشی بە دەرکەوتووە لە هەندێک ڕواوە. فکرەکەی جەنابەت دروستە، بەڵام ئێمە بیرمان لە شتی تریش کردوتەوە. جگە لەوەی بۆ تواناسازی خەڵکی خۆمان بچنە دەرەوە و سوود لە ئەزمموی وڵاتانی تروار بگرن، بۆ پێشخستنی کەرتی پیشەسازی بە تایبەتی ئەگەر خوا یارمەتی داین و بەردەوام بووین، بەرنامان ئەوە ئێمە سوود لەو ئەزمونانە وەربگرین بە ڕاکێشانی ئەزممویان وڵاتانە لە کوردستان، نەک تەنیا چەند کەسێکمان بچن بۆ ئەوێ، بەڵکو مثلەن زۆر لە وڵاتانانە هەن کە لە ماوەیەکی زوودا خێرا پێشکەوتن، بۆ ئێمە نەتوانین سوود لە ئەزممویەوان وەربگرین. ئەگەرەوان بێن بەشێک لە کارگەکانی خۆیان کارخانەکانی خۆیان بە تێکەڵاوبوون لەگەڵ کەرتی تایبەتی هەرێمی کوردستان لێرە دەدروستکەن، ئەمە سوودی دوو بەرابەرە. یەک هەم ئەزمموونەکە دێتە ئێرە، هەم هەلی کاریش بۆ هاوڵاتی دروست دەبێت. هاوڵاتی ئەبێ خەیاری بەدەست خۆیەوە بێ، بیاوێ لە کەرتی گشتی لە حکوومەت ئیش بکە زۆر چاکە، ئەگەر نەیەوێ بیاوێ لە کەرتی تایبەت ئیش بکە، ئەبێ ئەوەندە مەجای ئیشکردن هەبێت کە هاوڵاتی بتوانێت لە کەرتی تایبەت درێژە بە ئەو ئیشە بدە کە خۆی حەزی لێ. بەرحاڵ ئەمە دەکەوێتە قۆناغی داهاتوو و ئینشاءڵڵا هیوادارم بتوانین لەو ڕۆوە زیاتر خزمەت. من ئاوێستە عەلی دەرچی بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان و دیپلۆماسیم. پرسیارەکەی من بۆ جەنابتان دەربارەی پرۆژەی خزمەتگوزاریەکانە کە هەست بە جیاوازیەکی زۆرەکرا لە نێوان شاری هەولێر و شاری سلێمانی. وەک دەبینین لە شاری هەولێر هەر کاتێک کەوا پرۆژەی خزمەتگوزاریەک بێتە ئاراوە، چۆن دیزاین و بەرنامی بۆ دادەنرێت بە هەمان شێوە بە شێوازی پراکتیکی جێبەجێ دەکرێت. بەڵام لە شاری سلێمانی هەتا بودجەی پێویستیشی بۆ تەنخوا کراوە، بەڵام بەداخەوە بە شێوازی کردداری بۆ جۆرە نابندرێت. ئێوە وەڵامتان چییە بۆ ئەمە؟ زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئەم پرسیارە. ئێمە لە سەرەتا هەوڵێکی جددیماندا بۆ ئەوەی هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە تاکو ئێمە بتوانین بە شێوەیەکی یەکسان خزمەتی هەموو شارەکان بکەین. دوای گلەیەکی زۆر کرا کە دەستەڵات ئەبێ شۆڕ بکرێتەوە بۆ ئاستی پارێزگاکان. ماوەیەکی زۆر بەوە تاوانبار کران کە ئێمە دەستەڵاتمان قورخ کردووە و ناڵێن دەستەڵات بگەڕێتەوە بۆ پارێزگاکان. ئەمەشمان کرد، دەستەڵاتمان شۆڕ کردەوە و هەموو دەستەڵاتماندا بە پارێزگاکان بۆ ئەوەی ئەوان ئەم ئیشانە بکە. اینجا دەستەڵاتی خۆماڵی لە ئاستی پارێزگا بەرپرسیارە بەرامبەر بە جێبەجێکردنی هەموو ئەو پرۆژانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان داوای دەکات جێبەجێ بکرێت. کەواتە حکوومەت پرۆژەی بۆ هەموو کوردستانە، تەنیا بۆ پارێزگایەک نییە، نەبوو دۆکە، نەبوو هەولێرە، نەبوو سلەیمانیە، نەبوو هەڵابجە، بۆ هەمویان، نەبوو ئیدارە سەربەخۆکانە. یەک پرۆژەی هەیە، چۆنیەتی جێبەجێکردنی پرۆژەکە دەگەڕێتەوە بۆ ئاستی دەستەڵاتی خۆماڵی لەسەر ئاستی پارێزگا. و من ئەم گلەیە لە دەستەڵاتی ئیداری پارێزگاش ناکەم، بەڵکو لە دەستوەردانی حزبی لە کاروباری ئیداری دەکەم کە ئەوان ڕێگر بوون لەوەی کە نەیان هێشتووە لەسەر ئاستی ئیدارەی پارێزگاکانیش بەرنامەکان جێبەجێ بکرێت. لە تەرخانکردنی بودجە، لە جێبەجێکردنی پرۆژەکان دەستەڵاتی حزبی هەبووە لە شاری سلەیمانی کە ڕێگەی نەداوە ئیدارە کاری خۆی بکە و پرۆژەکان وەکو پێویست جێبەجێ بکە. ئەمە حقیقەتی بابەتێک. بسم الله الرحمن الرحیم. ئێوارەی هەموو لایەکی باش، یاخوا بەخێر بێت جەنابی سەرۆک. ئێمە وەکو مامۆسایەکی ئاینی و لە زیاتی مامۆسایانی ئاینیش قسان دەکەم. ئێمە خۆمان پێ لە هەموو کەسێک مەسئولترە بەڕاستی بەرامبەر بە خاک و بە وڵاتەی خۆمان. هیوادارین لە کەشەکی ئارام بەڕێوە بچین، چونکە ئەو کوردستانە ئەمانەتە لە هەموو لایەکمان، یعنی ئینتیخابات ببتە سەبەبی خۆشگوزەرانی لە بۆ ئەو میلەتەی، چکە میلەتی کورد میلەتێکی بەڕاستی یعنی ئارامی دەبێ و ئەگەر معاشێک 30 ڕۆژارێک بدرشتی گەورە داوا ناکە ئەو میلەتە، کەشتی گەورەشی قابلە. ئەمە هیوادارین هەموو حیزبەک پێوەی پابندبی ئەم کوردستانە حیزبە و دوان نیە دەبی هەمووی بەهی خۆی بزانین، ئەمنیەتەکەشی بەهی خۆ بزانین. ئەو ئەمنیەتە ئێمە مامۆسایانی ئاینی بەخودای بەهی خۆمانی دەزانین و پارێزەری ئەو ئەمنیەتەشین بەڕاستی و بەنسبەت خاکی کوردستان ئێمە تەمەنا دەکەین، یعنی هیچ لایەک بەبێ ئیستیسنا، هیچ حیزبێک، هیچ گروپێک، هیچ شخصێک ڕۆژێک فکر لەوە نەکاتەوە ئەو باخیرە، ئەو کەشتی ئارامەکە کوردستانە کە خاکەکی مبارەکە بە نەسی قورئان لانکەی بەشەریەت کە حەزێتی نوح و کەشتی نوح بوو لە کوردستان و لە شێوی جوودی نیشتەوە. ئەمە عەرەب خلافیان لەسەر نیە بەڕاستی. جا ئەوە
کەس فکر نەکاتەوە ئەو کەشتی کون بکات چونکە ئەگەر کون بکرێتن یان فکر لە پارچە پارچەکردنی یان جۆرێک لە یعنی خەڵک نامۆستاح بێتن ئەمە هەمومان زەرە دەکەین بەڕاستی و خاڵێکی ترکە لە کوردستان ئێمە بەهی خۆمان لێ دەزانین وەکو مامۆسایانی ئاینی ڕاستە سیاسەتی حکوومەتی هەرێم وایە کە زۆر تاکیدی لێ دەکرێتەوە ئەو پێکەوە ژیانە جوانەی کە لە هەرێمی کوردستان چکە فەوزایەکەیە بەڕاستی ئەو ڕۆی لێ هاتیە باشیش برەی هەر لەسەرت خراپە بەڵام ئێمە وەکو مامۆسایانی ئاینی ئەوە مەبدەئی ئێمە تەأمرون بالمعروف وتنهون عن المنکر بەخوا بە باشە دەڵێن باش بە خراپیش دەڵێن خراپ لێ مەسلەی خاک مەسلەی ئەمنیەت و مەسلەی ئەو پێکەوە ژیانە ئەوانە چەند شتێکن حەقی وە هەرچی حیزبە هەرچی سەرکردەیە هاوڵاتی هەرێمی کوردستان گەنجەکانمان وەکو هێڵی سوور سەگیری بکەن کەس نەبی دەستی لە بۆ بە ئێمە تەمەنا موفقی لە بۆ جەنابەت دەکەین دووبارە بەخێر زۆر سپاس جەنابی مامۆستا سپاس بۆ تێبینیەکانت و ڕاستە ئێمە هەمومان دەتوانین بە ئازادی لەم وڵاتەدا بژین بە سەربەرزی تێیدا بژین چونکە ئەمنیەت و ئاسایش هەیە سەقامگیری هەیە و ئەمەش بەڕاستی پێویستە ئێمە سپاسی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان بکەین کە شاونخۆنی دەکەن و خۆیان ماندوو دەکەن بۆ ئەوەی ئەم کەشە ئارامە بۆ هەموو هاوڵاتیەکی کوردستان دەستە بەربکرێت و ئینشاءڵڵا بەردەوامیش دەبین لەخوا بە زیاد بێ کوردستان ڕاستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوچەیەکدا دەژین کە بە تایبەتی ئەو ماوەیە بینیمان گرژی زۆری تێدایە بەڵام کوردستان بە بەراورد لەگەڵ ناوچەکە هێشتا شوێنێکی سەقامگیرە و خەڵک لە ناوچەکانی ترە ڕوودەکەنە کوردستان بۆ ئەوەی بە ئارامی تێیدا بژین ئەمە جێی شکر و پێزانینە و سپاس کە جەنابەت ئاماژەت بە پێکەوە ژیانی لایەنەکاندا هەر تەرچی ئاین و چین و توێژ و ئاینزایە لە کوردستان بە ئازادی دەژی ئەمەش بەحقیقەت جێی فەخرە جێی شانازیە کە هەموو تاکێکی ئەم وڵاتە شانازی پێوە بکە نەک تەنیا لە ناوچەکە لە سەراستی جیهان کوردستان وەکو پێگە و لانکەی پێکەوە ژیانی ئاین و نەتەوە جیاوازەکان ناسراوە کە ئەمەش دیسان جێی دەستخۆشیە و هیوادارین ئینشاءڵڵا هەر بەردەوام لەسەر بانگەشەی هەڵبژاردن ئێمە پەیامەکەمان هەر لە سەرەتاوە ڕوون و دیار بووە کە داوای بانگەشەیەکی ئاراممان کردووە لە کەشێکی ئارامدا هەر کەس و لایەنێکیش بۆ خۆی ئازادە پرۆپاگەندە بۆ خۆی بکە باسی بەرنامەکانی خۆی بکە باسی داهاتووی وڵاتەکەمان بکە ڕەخنەش بگری لە چوارچێوەیەکی معقولە ڕەخنە بگرن بەڵام خوا نەخواستە ئەگەر لایەنێک یان کەسێک زمانی زبر یان زمانێکی سووک بەکاربێنی ئەوە گزارش لە ناخی ئەو کەس و لایەنە دەکا و هیوادارم خەڵکی کوردستانە وەختە خۆیان حەکەم بن لەوەی کە چۆن بڕیار دەدەن لەسەرەوەی دەیانەوێ کوردستان بەرەو کام ئاراستە بڕوا ئەو وەختە خەڵک حەکەم دەبێ و بڕیاری خەڵک چارە نووسی داهاتووی وڵاتەکەمان دیار دەکا. سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە من فرمێسک محەممەدم دەرچووی کۆلێژی زانستە سیاسیەکانم و پرسیارەکەی من ئاراستەی بەڕێستان ئەوەیە تا چەند حکوومەتی عێراق هاوکارە لە چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. حکوومەت ناکرێمە بە شێوەیەکی گشتی بڵێن حکوومەتی بەغدا چونکە لەوێش لانی سیاسی جیاواز هەیە و کارکتەری جیاوازیش هەیە وەزارەتەکانیش هەمویان وەکو یەک نین هەن زیاتر یارمەتی دەرن بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەشن پێیان وایە ئەسڵان بیرۆکەی حکوومەتی مەرکەزی هێشتا لایەن ماوە زۆر کەسەن لە بەغدا هێشتا بڕوان بابەت ینی بە فدرالیەت نییە پێیان وان نییە دەست هەڵات ئەبێ بگوازرێتەوە بۆ شوێنەکانی تر یان هاوبەشت هەیە لە حکوومەتداریدا جارێ لە حکوومەتی فدرالی حکوومەتێکی مەرکەزی وجودی نییە حکوومەت هەیە لە ئاستی فدرالی بەڵام حکوومەتی هەرێمی هەیە حکوومەتی پارێزگاکان هەیە کە ئەوانە سیستمێکی فدرالی پێکدینن بەڵام کاتێک دەست هەڵات سوئیستیفادەی لێکرا و ئەو بیرۆکەی بە مەرکەزیکردنی حکومڕانی زاڵ بوو ئەو وەختە ئەم جۆرە کێشانی لێ دەکەوێتەوە ئێمە هەوڵمانداوە بە تایبەتی ئێستا پەیوەندی باشمان لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیران هەیە کە هەمیشە دەڵێ من نیەتی ئەوم هەیە چارەسەری کێشەکان بکرێ و لایەنەکان ڕادەستپێرێ بوو ئەوەی گفتوگۆ بکەن و گفتوگۆ
بەردەوام بووە زیاتر لە هەموو کاتێک لەو ماوەی ڕابردوو شاندەکان سەردانی بەغدەیان کردووە و لە حکوومەتی فدرالیش شاند هاتووەتە کوردستان بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانەی کە هێشتا ماون هەرێم هەموو پابندی خۆی جێبەجێ کردووە هەموو ئەرکەکانی خۆشی جێبەجێ کردووە و چاوەڕێەوە دەکەن کە حکوومەتی فدرالیش لە ئاستی بەرپرسیارەتی خۆی بێ و ئیتر ڕێز لە مافە دەستوریەکانی یاریمی کوردستان بگرێت. بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران سوپاس بۆم دەرفەتە پرسیارەکەی من سەبارەت بە کەش و هەوایە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان استراتیجی جۆراوجۆری گرتۆتە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئالێنگەریەکانی گۆڕانی کەش و هەوا بەتایبەت لە شاری هەولێر؟ زۆر سوپاس. باڵێ بێگومان ئێمە هەستمان کردووە بەوەی کە گۆڕانکاری کەشوهەوا کاریگەری لەسەر عێراق لەسەر هەرێمی کوردستان چەندە. هەرێمی کوردستان لەوە تۆزێک کەمتر کاریگەری لەسەر بێ لەبەرەوەی زۆر لە سەرچاوە ئاوەکان هەرهی خۆمانەی شاخەکانی خۆمانن و وەرزی بارانبارین و بەفر و ئەوانەش زیاتر ئێمە دەتوانین سوودیان لێ وەربگرین بەڵام چۆن ئێمە بتوانین ساڵ بە ساڵ سوود لەم سەرچاوە سروشتیە وەربگرین یەکێک لە بەرنامەکانی کە دامان نابوو ئەوە بوو کە ئاو گڵ بدەینەوە چەندین بەنداوی مامناوان بەنداوی بچووک پۆنت ئەوانە دروست کراون بۆ ئەوەی هەم ئەو ئاوا کە گڵ دەدرێتەوە بۆ سوودی هاوڵاتی بێ بۆ کشت و کاڵ بێ بۆ گەشت و گوزار بێ وە کاریگەری کەشوهەوا لەسەر هەرێمی کوردستان کەم بکرێتەوە ئەمە بەشێکە لەو استراتیجیەی کە زوو هەستیشمان پێکردووە بەرنامەشمان بۆ دانا و هێشتاش بەنداوی گەورەتر هەیە کە لە بەرنامەدایە بۆ ئەوەی ئەوانیش جێبەجێ بکەین من پێم وایە ئەمە یارمەتیەکی زۆری هاوڵاتیانی کوردستان دەدا کە مەترسی کەم ئاویان نەبێ بەڵام ئەمە تەنیان نییە ئێمە شتی ترمان کردووە بۆ یەکەم جار وە تەنیا شوێن لە هەموو عێراق کە ئەو گازی بە فێڕۆ دەڕوە لە دەرهێنانی نەوت و ئەوانە تەنیا شوێن کە ئێستا ئەو گازە وەردەگیرێتەوە و دەکرێت بە کارەبا وزە لە کوردستان ئێمە ئەو شتانەمان کردووە کردوشمانە ینی ئەنجامیشی هەبووە و بەشێک لەم موزەی کە ئێستا ئێمە هەمانە هەرچەند دەکەمە بەڵام لەو گازەیە کە لەو بیرانە دەردێ هەمووی نە چونکە لە هەندێک شوێن هێشتا ماوە بەڵام ئەو بەرنمەی کە هەمان بووە بەداخەوە دوای ئەوەی کە هەندێک بڕیاری زۆر نادرست درا لەسەر بابەتی نەوت و غاز لە هەرێمی کوردستان کە ئێمە نەتوانین وەکو پێویست سوود لەو سەرچاوە سروشتیە وەربگرین تۆزێ شتەکانی دواخست بەڵام لە بەرنمەکەی ئێمەدایە کە ئێم هەموو ئەو ڕێکارانە بگرینە بەر و ئەوەی کەشوهەوا پیس نەبێ و ئەم وزەش یا لە جیاتیەوە وزە دروست بکەین لە لایەکی ترەوە دروستکردنی کۆمپانیەکانی ڕیسایکلە کە ئەمەش وا دەکا هاوڵاتی زیاتر سوود لەو کەرەستانە وەربێ لە جیاتی ئەوەی ژینگەی پێپیس بکرێت جارێکی تر سوودی لێ وەربگرێتەوە ئەم شتانەشمان دروست کردووە یانەوەی پێی دەڵێن ویست مانجمنت یعنی بۆ ئیدارەدانی ئەم زبل و خاشاکەی کە لە شارەکانە هەیە ئێمە بەرنامەی زۆر گونجاویشمان هەیە و چەندین ساڵ دراساتی لەسەر کراوە خەڵکمان ناردووە بۆ یابان بۆ ئەڵمانیا بۆ ئەمریکا بۆ وڵاتانی تری ئەوروپی بۆی بزانین کامە سیستم گونجاوترە بۆ ئەوەی لە هەرێمی کوردستان ئێمە پەسەندی بکەین و بەکاری بێنین تاکو بابەتی ژینگە پارێزی یان پیس نەکردنی ژینگەش ئەوەش بخەینە ڕوو لە لایەکی ترەوە دروستکردنی وزە بە ئەو سیستم و تەکنۆلۆژیە نوێیانەی کە هەیە بۆ نمونە وزەی خۆر هەموو ئەو بەرنامانش لە زمنی چوارچێوەی بەرنامەجی حکوومەتە هەبووە بەشێکی کەوتوتە کار بەشێکی لە حاڵەتی ینی جێبەجێکردندا بەڵام لە کۆتاییدا خاڵێکی گرنگکە من زۆر جار لە کۆبوونەوە و دیداری تریشەم قسەم کردووە لە هەمووی گرنگتر ئەوەیە هاوڵاتی خۆی چۆن بەشدار دەبێ لە ژینگە پارێز ئەمە کولتورە ئەبێ هەموو هاوڵاتیەک هەوڵی ئەوە بدا هەموو کوردستان بە ماڵی خۆی بزانێت کەس ناوێ ماڵی خۆی ناو ماڵی خۆی پیسکە کەواتە وڵاتەکەش پیسمەکە وەیە جگەل لەوەی حکوومەت چ دەکا ئەبێ هاوڵاتیش هاوکار بێ هاوڵاتیش یارمەتی حکوومەت بدا ژینگە پارێزی شتێک نییە تەنیا حکوومەت بیکە ئەبێ هاوڵاتیش بەشدار بێ لەوەی کە ژینگەیەکی پاک و خاوێنمان دوو خاڵی بچووک هەیە بەڕاستی من دەمێ باسی بکەم یەک مەوزوعی پێکەوە ژیان دەستان خۆش بی و دەستخۆشی لە دەستگا ئەمنیەکان دەکەم حەز دەکەم زیاتر جەنابتان بایەخی پێ بدەن لەسەر مێنبەری دینی و مێنبەری عالامی تەنها بەسەرۆکی حکوومەت ئەوە ناکرێت ئەگەر خەڵک هاوکاری نەبێ
لە منبەری دینی و منبەری ئاعلامی بۆ پێشخستنی هوشیاری خەڵک لەسەر مۆزۆی حملەی هەڵبژاردن بۆ مۆزۆی پاراستنی ژینگە بە سەرۆکی حکوومەت ئەوە ناکرێت دەبێ ئەو دوو منبەرە زۆر گرنگە بایەخی پێ بدەن و لەوێ بە خەڵک قسەیان لێ وەردەگرێت ئەندامی پەرلەمانی کوردستان لە بەشی کۆتا ئەگەر تورکمانەوە ئەگەر مەسیحیە ئەگەر ئەندامی پەرلەمانی کوردستانی کورد ئەرکێکی هەیە ئەو دوی هەیە و سێ هەیە بەڵام دەبێ بزانێت چۆن کار بکە بەداخەوە دەڵێم حکوومەت مقصر بووە لە هوشیارکردنی هاوڵاتیان لە حملەی انتخابی ناکرێ ئەمە 4 ساڵ 5 ساڵ دابنیشین هیچ نەکەین حملەی انتخابی هەموو لە 20 ڕۆژ چڕ ببێتەوە ئیشی ئەندام پەرلەمان مراقبەیە ئیشی ئەندام پەرلەمان تەشریعە ئیشی ئەندام پەرلەمان متابعەی ئوموری خەڵکە بەڵام ئیشی ئەوە نییە بچێت سەنگەر سەنگەرانێ بکە و ئەوەش بوو وای کرد سەبەبی کەمکردنەوەی ئەندامانی کۆتا بە تێکدانی چونکە بەڕاستی مامۆستا فەرمووی ئێمە لێرە شانازی دەکەین بە بابەتی پێکەوە ژیان و سەقامگیری و ئارامی ئێران لە بیرمان نەچێ خەڵکێکی زۆریش هەیە چاوی پێ هەڵنایە و هەوڵی تێکدانی دەدا لە ناوە و لە دەرەوەش و هەندێک لایەنیش پێشوازی لە فکرێ دەکەن بەداخەوە دەڵێن ممکنە ئەندام پەرلەمان هەیە خۆی بەشێکە لەوە من لەگەڵی ئێمە شانازی دەکەین کوردستان وڵاتی هەمومانە و پێکاتەی جیاوازی تێدایە ئەوەی جەنابەت باست کرد کە نەمانی کۆتەی پێکاتەکان هۆکارێک بووە بەڵام ئەوەی ڕاستی بێ حەقە خەڵک هەمووی بزانێت کە هۆکاری نەهێشتنی کۆتاکان چی بووە بە سکاڵایەک لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە درایە دادگای فدرالی و کۆمیسیۆن بۆ ئەوەی ئەم کۆتانە نەمێنن بە شانازیش دەکەن دەڵێن ئێمە نەمان هێشت ئێمە کۆتاکانمان لابرد ینی بە شانازیەوە قسەی لەسەر دەکەن نەکەوە بێ بابەتی مناقشە بێ پێم ئەمە کارێکی هەڵە جارێ هۆکارەکەی دەڵێن لەبەر ئەوە بوو چونکە پێش هەڵبژاردن 11-0 دەبوو کەواتە پارتی 11 دەنگی کۆتای لەگەڵ بووە پێشەوەی بچینە هەڵبژارد باشە بەڵام ئەمە پێم وان نییە خاڵێکی نەرێنی بێ لەسەر پارتی ئەبێ پارتی شانازی بکە بەوەی کە بووەتە جێگەی متمانەی پێکاتەکان کە تورکمان و کریسیانەکان ئەوەندە متمانەیان بە پارتی بووە و بوونەتە هاوپەیمانی لە ڕابردوو کە لایەنەی تر نەیتوانیوە ببێتە جێی ڕەزامەندی و بڕوای ئەم پێکاتانە خەتای خۆیانە خۆ پارتی بەوەی کە بڕوای بە پێکەوە ژیانی ئاشتیانە هەبووە بڕوای بە مافی ئەم پێکاتانە هەبووە وای کردووە ئەم پێکاتانە لە پارتی نزیکتر بن بەڵام هۆکارێکی تر نەبووە کە ئەم 11 کۆتایە هاوپەیمان بن لەگەڵ پارتی کۆتای پارتی نەبوون هی پێکاتەکان بوون لابردنی کۆتاکان بۆ بەرژەوەندی سیاسی لێدان بووە لە مافی پێکاتەکان و من ئەم گلەیەم لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش هەبووە لە زۆر جاریش باسمان کردووە کە دانیشتنیشمان کردووە کە دەبوایە چونکە لەسەر مافی تاکە کەس قسە دەکرێ مافی مرۆڤ ئەی مافی نەتەوە یخواوانە نەتەوەن باسی تورکمانەکەیت باسی کلدانەکەیت باسی ئاشووری دەکەیت باسی سریانەکەیت باسی ئەرمەنەکەیت ئەمانە با پێکاتەیەکی بچووک بن لە ڕووی جوگرافیا لە ڕووی ڕقەمەوە بەڵام نەتەوەن ینی ناکرێت تۆ بۆ خاتری بابەتێکی سیاسی پێشێلی مافی نەتەوەیەکیان ئاینێکی ترک هێمو ئەمە کارێکی هەڵە بوو کە کرا بەڵام دەکرێ لە پەرلەمانی داهاتوو جارێکی تر ئەو ئەندام پەرلەمانانە ئەم هەڵەی کە کراوە ڕاست بکرێتەوە و ئێمە داکۆکیمان کرد لەوەی کە ناکرێ ئەم پێکاتانە بەشدار نەبن لە هەڵبژاردننی داهاتوو بۆیە هەر بە ئیسراری ئێمە وای لێ هات 5 کورسی لە کۆتاکان بگەڕێنەوە لە زمنیان 100 کورسیە 5یان بگەڕێنەوە بۆ ئەم پێکاتانە هەرچەندە ئەمەش ئەبێ ڕاست بکرێتەوە چونکە دانیشتوان یاریمی کوردستان پێکاتەکان ئەبێ تەوزیعێکی دادپەروەرانە بێ ئەوە نەبێ بۆ خاتری لایەنێکی سیاسی کورسیەکان لەسەر پارێزگاکان تەقسیم بکرێن لە هەرێمی کوردستان لە سۆران پەروەردە لە ئاستێکی
هەرە باڵادایە لە پەروەردە و فێرکردن. بەڵام بی ئەو شوێنی خوێندن و پەروەردەکردنی ئەو منداڵانەی کە لەو سنووران وەکو پێویست نییە. سوپاسی جەناب دەکەین ئەو شۆڕشە ئاوادانیەی کە لە هەرێمی کوردستان لە ماوەی کابینە نوێم هەبووە پەروەردەش لێ بەدەر نەبووە. ئەمن داواکەم جەنابی سەرۆکوەزیران لێرەوە لەو بەرنامەیەوە مژدەیەک دا بە سۆران، کۆمەڵگایەکی هاوچەرخی نوێ وەک ئەوەی هەولێر لە سۆران دروست بکرێت. خوا تەمەندات و لە کابینەی دێن بەردەوام بی، ئەوەت لێ چاوەڕێەکەی. ئەوە یەک جەنابی سەرۆک. دوام، ئایا حکومڕانی لە هەرێمی کوردستان ئاسانە؟ سۆران شارێکی گرنگە و هەر شارێک تایبەتمەندی خۆی هەیە. ئێمە پێویستیمان بەوەیە ئاستی پەروەردە و فێرکردن لە هەموو کوردستان بەرەو پێشەوە بین. بەڵام بۆ ئەوە ئێمە بتوانین بە باشترین شێوە خزمەتی کەرتی پەروەردە بکەین، تەندروستی بکەین، هەموو کەرتەکانی تر ئەبێ داهاتمان هەبێت، داهاتی زیاترمان هەبێت. کەواتە سیاسەتی ئێمە ئەوە بووە ئێمە چۆن بتوانین داهاتی خۆمان زیاتر بکەین تاکو ئەو داهاتەی دێتە بەردەستمان لەم کەرتانە سەرف بکەین و زیاتر بیخەینە خزمەتی هاوڵاتیانەوە، بابەتی خزمەت گوزاریەکان، بابەتی پەروەردە و فێرکردن، بابەتی تەندروستی. بێگومان هەمووی بۆ خەڵکی هەرێمی کوردستانەوە بەکاردێتەوە. ئێستا سۆران یەک شوێنێکە کە تایبەتمەندی خۆی هەیە، بە تایبەتی لە ڕووی گەشت و گوزاری شوێنێکی زۆر زۆر سەرنجڕاکێشە، نەک تەنیا شاری سۆران بەڵکو دەوروبەریش، ئەنتیقەی باڵاکات یا سیدەکانە ڕەواندوزە، هەموو ئەو شوێنانە گەلی عەلی بەگە. ئێمە پرۆژەیەکی زۆر زۆر گەورەی گەشتیاریمان هەیە بۆ ئەو سنوورە کەوا دەکا داهاتی ئەمە جارێکی تر بەشێکی زۆری خۆ هەر بۆ ناوچەکە دەگەڕێتەوە، بۆ سۆرانش دەگەڕێتەوە و وای لێ دەکە ئێمە وردە وردە ئەبێ ئاستی شارەکانمان بەرزکەینەوە، تەنیا پایتەخت نە، هەموو شارەکان، هەر شارێک تایبەتمەندی خۆی پێ بدرێت لە هەموو کوردستان بەبێ فەرق و جیاواز. هەر شارێک تایبەتمەندی خۆیە، یەکێکەیە بۆ کشتتوکاڵ بەکاردە، یەکێکەیە بۆ گەشت و گوزارە، یەکێکەیە بابەتی پیشەسازیە. ئێمە ئەو تایبەتمەندیانەمان ئەبێ بۆ شارەکان بگەڕێنەوە و گرنگی پێ بدەین. لەمە دروستکردنی پەروەردە و بینایە و باڵەخانە و کە بێگومان ئەگەر ئەو ئیمکانیاتانەی بەردەستی حکوومەت بەش بکە، ئێمە زیاتر لە هەموو شتێک گرنگی بە کەرتی پەروەردە دەدەین، چونکە زۆر زۆر گرنگە ئێمە خەڵکێکی بەتوانە، گەنجی بەتوانە بەرهەم بێنین کە سبەی خۆیان بتوانن کاریگەریان هەبێت لە پێشخستنی وڵاتەکەیان و زیاتر خزمەتی حکوومەتەکەی خۆیان و خزمەتی خۆیان بکەن. بابەتی دووهەم کە دەڵێ حکومڕانی ئاسانە یان ناوڵە ئاسانی، ئاسان نییە چونکە ئەمانەتە، هەڵگرتنی ئەمانەت گرانە و تۆ من کە هاتم و سوێندم خوارد، من هەوڵم داوە ئەو سوێندەم لە بەرچاوبی بەرامبەر بەخوا، بەرامبەر بە خەڵک، بەرامبەر بە ویژدانی خۆ، بۆ ئەوەی لە هەموو ئاستەنگەکان، لە هەموو قۆناغەکان کە سەختیش بوون، بەڵام هەمیشە ئەوەم لەبیر بووە کە نابێ بە هیچ جۆرێک مساومە لەسەر مافی خەڵکەکە بکەیت. و ئەگەر تۆ ئەمانەتەکەت وەرگرت، ئەو بارە قورسە هەستی پێەکەیت، وێ ئاسان نییە. دەستخۆش لێ یەکەم جەنابی سەرۆک لە ئەو دەرفەتەی ئەم بەخۆ دانیشتووی شاری هەولێرم، مامۆستا من لە شاری هەولێر، بەڵام بەڕاستی دڵم لە لای خەلیفانەیە، خەڵکی قەزای خەلیفانم. دەستخۆش لێ یەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان شەکەم لە ئەو پرۆژە جوانانەی کە لە بۆ قەزای خەلیفان کران. بەڵام ئەوەی ئەمن پێویستە بیرێم وەکو داواکاری لە جەنابتان، قەزای خەلیفان گەورە بووە، بەڵام نەخۆشخانەیەکی باشی نییە، یعنی وەکو بینایە، وەکو دکتۆری پسپۆر. زۆر جاروا هەیە ئەو نەخۆشانە مەسەلەن ڕووداوی وادێ دەبی لە هەموو ڕووداوەکان نەخۆشەکان بستنە شاری سۆرانیان بستنە هەولێرێ. جاری وا هەیە نەخۆش تا دەگاتە شاری سۆرانیان دەگاتە هەولێرێ، لەوانەیە تەندروستی بەڕادەیەکی وە تێک بچی هەتا ئەوەی جانش لە دەست بدە. یان ئەوانی کە خەڵکی شاری خەلیفانن
لە بۆ گچکەترین نەخۆشی دەبی سەردانی شارەکان دیکە بکەن جا ئەگەر مژدەیەکیان بدێ نەخۆشخانەی لێ نییە نەخۆشخانەی لێ بەڵام نەخۆشخانەکە دکتۆری پسپۆڕی لێ نییە و بینایەکەش زۆر کۆنا بینایەکی بچووکە و کۆنیشە ئەگەر نەخۆشخانەیەکی وا دروست بکرێت کە هەموو جۆرە پسپۆڕیەکی لێبی و نەشتەرگەری تێدا بکرێ ئەمە سوپاسدانەکەین هەرچەندەم بخۆم لە شاری هەولێر دانیشم بەڵام دڵم لەوەیە لەگەڵ وەزیر قسە دەکەم لەسەرەوە ئاشوورنوول وەک چاڵەکوان و ئەندامی سنتەری ڕۆشنبیری ئاشووری دیانە لە پێکاتەی مەسیحیەکان زۆر سپاس بۆ دیداری بەڕێستان جەنابی سەرۆکی وەزیران دەستخۆشی لە جەنابتان دەکەم بە بڕیاردان بە بوونی ئیدارەی سەربەخۆی سووران بڕیارەکی جێگای دەستخۆشی ئەو بڕیارە دوو داواکاریم لە بەڕێستان هەیە یەکەم داوا لە بەڕێستان دەکەم لەسەر ئەو بەرنامەیە بەردەوام بن بۆ ئەوەی لە کابینەی داهاتوو ئیشاڵە دەنگ دەدەین بۆ ئەوەی بتوانی بەردەوامبی بۆ خزمەتکردنی گەنجان و کۆمەڵگا داواکاری دووەمیش بەڕێز جەنابی سەرۆکی حکومەت لە کابینەی داهاتوو ئیشاڵە دیسان دەنگ دەدەین بۆ ئەوەی بەڕێستان پێکەینەری حکومەتی داهاتوو بن بۆ ئەوەی بتوانین زیاتر گرنگی بە پێکەوە ژیان بدەین بۆ ئەوەی پێکەوە بتوانین ئەو وڵاتە جوانە ئەو وڵاتە ئارامە ئەو وڵاتە ئاوەدانیا بەرەو پێش ببین و کوردستان هەر ئاوەدان بێ و زۆر سپاس زۆر سپاس انشاءالله خوا دوعات قبول کات زۆر سپاس سپاستان دەکەم